ساڵیادی شەهیدی ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمە کە ئاوکاتە لەگەڵ ئاڵێنگارەکان و پێشەلکارەکان و ڕێگریەکانی بەردەم میدیاکاران بۆ ئەمەش ئیمڕۆ ڕێکخراوی 7 شوبات لە زۆرێک لە شارەکانی بەریتانیا گرتبوونەوەی ئەنجامدا بۆ مەبەستە ئێستا دەچینە لای ئەندامانی ڕێکخراوەکە بۆ گزارشکردن لە گرتبوونەوەکەی ئیمڕۆیان. ئێمە ئەمڕۆ وەکو ڕێکخراوی 7 شوبات لێرانە کۆبوونێتەوە بۆ 7مین ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەمە و یادی شەهیدان بە زیندوی ڕادەگرین و ئێمە هەرگیز وازنایانین تاوەکو بکرانی ئەو تاوانە قێزەونە بە سزای خۆیان نەگەن. ئەمڕۆ وەکو وەفایەک بۆ خوێنی سۆرانی مامەحەمە ئەمڕۆ سوپاسی ڕێکخراوی 7 شوبات دەکەم ئەمڕۆ هەڵساوند بە یادکردنەوەی تیرۆری قەڵەم سۆرانی مامەحەمە. ئەمڕۆ لێرەین ئێمە وەکو هاوخەمیەک بۆ بنەماڵەکەی وەکو بەردەوامبوونێک لەسەر ڕێباز و ڕێچکەی ئەوانە ڕێن ئێمەش وەکو نیشانداری وەفاداریەک بۆ ئەوان ئێمە لێرە مەوجودمان هەیە هەموو کاتێ بەرگریان لێەکەین هیوادارین بکەرانی ئەو تاوانە بدرێنە دادگا سەرجەم تاوانباران دەستگیر بکرێن و ڕوبەڕووی یاسا بکرێنەوە. ئێستاش کاک زانیار یەکێکە لە ڕێکخەری خۆپیشاندانەکانی بێرمیگام. کاک زانیار هۆکار و هەدەفتان چییە لە گرتبوونەوەکەی ئیمڕۆ؟ سەرەتا بەخێراتنی کەناڵی بیکەی فۆر دەکەم کە سوپاسیان دەکەم کە دەنگ و ڕەنگی ئێمە دەگەێنە ناو دەرەوەی کوردستان. ئێمە لێرە دەنگی ئەو هاڵاتیانەین کە کەپ کراون کە بێبەش کراون لە سەرەتاییترین مافەکانیان کە ئازادی ڕادەربڕین و خۆپێشاندانە و هەروەک لە چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەک لە ڕێکخەرانی خۆپێشاندان و کامیڕەمان و چالاکوان و پەیامنێر دەستگیر کران. ئێمە لێرەوە دەنگی دەستگیرکراوەکانین هەم لە ئێستا و هەم لە ئایندا. منە و ڕۆوەک یەکێک لە ڕێکخەرانی خۆپیشاندانەکان باوەڕمان وایە کە کەپکردنی دەنگە ئازاکان لە کوردستان دەنگی ئێمە لێرە بەرزتر دەکات. وەگرتن و زیندانیکردنی ڕۆژنامەنووسان و میدیاکاران ئەو پەڕی نائەدالەتی و دژی سیستەمی دیموکراسی و مافی مرۆڤە. دەستان خۆش بێ بەخێر بێن. زۆر بەداخەوە سۆرانی مامەحەمە لە زۆنێکدا دەژیان کە تیرۆری و تیرۆرکاری گەلێک زۆر هەبوو لە شوێنێکدا دەژیان لە ڕەشماڵی کووردا بەداخەوە. بەڵام ئێستا سۆرانی مامەحەمە هەرما وەکو زیندوو ئێمە یاری دەکەین. ئیتر زۆر سپاس. ئێمە ئەمڕۆ کۆبوونێتەوە لەگەڵ ڕێکخراوی 7 شوبات بۆ داکۆچیکردن لە خوێنی ڕۆژنامەنووسی دەست بە قەڵەم سۆرانی مامەحەمە هیوادارین ئەو درندانیە ئەو کارە نەشیاوانەیە کە بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت لە کوردستان و لە عێراق بەگشتی هیوادارین ئەوە کۆتایی پێ بێت و قەڵەم بەدەست لە کوردستان و لە عێراق مافی خۆی بێت و بتوانێت ڕۆڵی بەرچاو بجێڕێت لە گۆڕانکاریەکانی سەردەم کە وەکو هەموو وڵاتان پێویستە قەڵەم ڕۆڵی خۆی ببینێت بۆ گۆڕانکاری لە هەموو پایەکانی ژیاندا. ئەمڕۆ وەکو ئەندامانی ڕێکخراوی 7 شوبات هەستاین بە یادکردنەوەی شەهیدی ڕۆژنامەنووس شەهید سۆرانی مامەحەمە ئیدانەی ئەو کارە قێزەونە دەکەن. هیوادارین بە زووترین کات بەرپرسان و لایەنگرانی ئەوانەی کە لەو شەهیدکردنی سۆرانی مامەحەمە و حاوشێوەکانی دەستیان هەیە بە زووترین کات بە سزای خۆیان بگەن. ئەمڕۆ لەم کۆبوونەوە گرنگەدا وەشداریمان کرد و سەرەتا لە بەردەم ماڵی دەرگای سۆرانی مامەحەمە دەستیان پێکرد بە مەبەستی بێدانکردنیان. من ئەمڕۆ وەکو ئەندامی ڕێکخراوی 7 شوبات بەشداریم کردووە لەم خۆپیشاندانە بە بۆنی شەهیدکردنی سۆرانی مامەحەمە گربوونەتەوە بۆ ڕسواکردن و لۆمەکردنی کوژانی سۆرانی مامەحەمە هەتاکو ئێستش بە کوژانی دەستگیر نەکراون و بە ئازادی ئەسوڕێنەوە. هەستاین بە یادکردنەوەی سۆرانی مامەحەمە کە 7 ساڵ بەر لە ئێستا بە دەستێکی چەپەڵی نامرۆڤانە دەستی درێژ کرد و لە بەردەم ماڵەکەی خۆیدا شەهیدیان کرد. ئێمە دەمانەوێت لێرەکانە بە هەموو دەسەڵاتداران و بەو سەرکردانە بڵێن کە سۆرانێکتان کوشت و سۆرانێکتان لە نەبرکە بەڵام سەدەها سۆرانی تر لێرەکانە ئەمڕۆ بە نووشی قەڵەمەکەی بەرگری دەکات لە خەڵکو بە نووشی قەڵەمەکەی دەنووسێت دژی ئەو گەنداڵی ئەو نەعەدالەتی کە ئەم سەرکردانە دەیکەون. لای توش دەمانەوێت بەجێ دەسەڵاتدارانی عێراق و هەرێمی کوردستان و بەریتانیاشدا بدەین کە لە هەرێمی کوردستان ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بە هیچ جۆرێک بوونی نییە و کە هەر کەسێکیش ئازادانە قسەی خۆی بکات لەلایەن دەسەڵاتەوە سەرکوت دەکرێت و تیرۆر دەکرێت و زۆر جاری زین. ئەمڕۆکو ئەندامانی ڕێکخراوی 7 شوبات کۆبوونەوە لێرە بۆ ئیدانەکردنی شەهیدی قەڵەم و ڕۆژنامەنووس کە سۆرانی مامەحەمە کە یەکێک بوو لە خەمخۆران و ڕۆژنامەنووسانی میلەت کە لە دژی گەندەڵکاران بەردەوام ڕخنەی گرنگی هەبووە بەداخەوە لەلایەن دوو بنەماڵەی خوێن ڕێژ شەهید کراوە و ئیدانەی ئەم کارە خۆکوژێ دەکەین.
وەکو ئەندامانی ڕێکخراوی حەڤدەی شوبات کۆبوونەتەوە بۆ ئیدانەکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مام محەممە کە ڕۆژنامەنووس بووە لە گۆڤاری لڤین و سەرروسەری گۆڤاری لڤین ئەحمەد میرە کە لەسەر قسە کردووە کە وتارەکەی تاکید کراوەوە لەلایەن CPJ ئەوانێ کە دەلالت بووە لە گەندڵکاری و دەرخستنی ئەو گەندەڵیانی کە لە کوردستانە ڕوئەیە بەتایبەتی و ئەمەش بێتە هۆی زیانگەیاندن بە ڕۆژنامەنووسان و شەیدکردنیان و کەیسەکانیان دەپۆشتێت و بە شێوەیەک لە شێوەکان ون بکرێت و کەس دەتوانێت کەیسەکانیان بەدادچوونیان بۆ بکەن هەر لەبەر ئەمڕۆ کۆبوونەتەوەوانی ئیدانەی ئەو تیرۆریە ئەکەین کە لە کوردستان و لە عێراقا بەڕێوەچێت یەکێک لە مافەکانی مافی مرۆڤ ئازادی ڕادەربڕینە و پێویستە هاوڵاتیان بە شێوەیەک گزارشکەن لە ئاست و بیر و بۆچوونەکانان بەبێ ئەوەی ببترسن لە سانسۆر و تۆڵەسەدنەوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە و پێویستە حکومەتیش و هێزە ئەمنیەکانیش ڕێز لە ماف و داواکاری و ئازادی ڕادەبرینی هاوڵاتیان بگرن. چیاس عەد پەیامنێر بیکەیفۆ.